بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لای ئێوەی بەڕێز و خۆشەویست شادەبمەوە. ئەمڕۆ یاری کۆتایی جامی جیهانی یانەکانە پاریس سەن ژەرمان و چێلسی لە کۆتای یاری وەرزی 2024 بۆ 2025 بەیەک دەگەن پێشەوەی پاریس سەن ژەرمان یاری سوپەری ئەوروپا و هەروەها یاری جامی کیشوەرەکان ئەنجامدا کە ئەمە کۆتا سێیاریە کە پەیوەندی بە ئەنجامەکانی وەرزی 2024 بۆ 2025 تەنها ئەم سیاریە دەمێنێت کە لە کۆی گشتی نازناوەکانی وەرزی ڕابردوو ئەنجام بدرێت. ما باقیتر دەکەوێتە ساڵی نوێ و چاوەڕێی یاریی بەهێز و بە چێژ و بە ناوازە دەکەین. دەچمە سەر یاریەکە، بەڵام دوو تێبینی هەیە حەز دەکەم باسی بکەم. طبعاً من خۆتان نەزان باسی مەسی ڕۆناڵدۆ ناکەم، بەڵام هەنێشت هەیە حەز ئەبێ باسیکەی. بۆ نمونە کاتێ ڕۆناڵدۆ 900 گۆڵەکەی تێپەڕانوین باسێکمان کرد، یعنی ئەو نییە بڕاستە ئێمە گرنگی بە خولی سعودی نادوین بەڵام تێپەڕان، بەڵام مێسیش پێنج جارێ لە سەرێک کە دوو گۆڵەکە هەر شایانیەوەیە باسیکەی. ئەمە باسەکە لە چێ لە خودی میسی و لە خودی ڕۆناڵدۆی کە کاتێک دەستکەوتێکی تایبەت بۆ خۆیانێن. بەڵام ئەگەر باسەکە بە شێوەیەکی تر بچمە سەری لەوەی کە یعنی بەجددی هەندەر حەقی خۆیەتی ئێستا بۆ کەس نییە ڕێگری لە هەندەری میسی بکە شانازی بە دوو گۆڵ بکات لە ناشفیڵی بکات لە چی بکات لە چی بکات لە مۆنتریال لە هەج ناوێکی بکە. هەندەری میسی حەقی خۆیەتی ئێمە بۆ ئیلا ینی لەم بارودۆخە ناخۆشەی خەڵکە، لەم بێموچەیە، لەم بێژیانیەیە، لەم بێپارەی خەڵکە، ینی تەنانەت وەرزشەکەش هەیە کابرا خۆشیێکی پێوە بینێ. بۆ نمونە مەسی کاکە توی لاقە چی لە چ خولێ گۆڵەکە، لە خولی ئەمریکیەکە، لە خولی مۆزەمبیقیەکە، لە مۆنتریالیەکە، لە ناشفیلەکە، لە فیفینلۆیەکە، لە هەر شوێنێکێکە مەسی گۆڵەکە یاریەکە گۆڵەکە کابرا دڵێکی بۆ خۆشانی ڕێگریەوەشی لەکەی. بەجددی من زۆر ڕقم لەم سیفاتێ زۆر ناشینە. خۆ لە هەمان کاتدا حەقی خۆیەتی ئەوەی کەواقع لەبەری هەنێکی شەیە و کاتێک کە ڕۆناڵدۆ گۆڵەکانەکە لە خولی سعودی کە هەمووتان نەزان جیاوازی ئاسی خولی سعودی و خولی ئەمریکی زۆرە بە لە پێشبوونیش زۆر لە پێشتە خولی ئەوانیش لە پێشترامایان کردو. من ئەو کاتەش لەگەڵەوەیان نەبوو، ئێستش لەگەڵەوانی من هەر ئەوەیە ینی ڕیکۆردێکی تایبەتی خوانە. بەڵام بەجددی هەندەر حەقی خۆیەتی یاریزانەکەی لە کوێ بێ گۆڵ بکات دڵخۆش بێ پێی. تۆ نابێ دانیشی مقارنەیەکەی تۆ بەمەی ئەو وای لێ ئەمە خولە هیچ نییە و ئەو وایە ئەو وایە ئەو وایە. ئەگە پێشتیش ئەو وای و تۆ تۆوامە بە تۆ و تۆ ئەووانە بێ دەبێت بەجددی ئەمەعاتێکی ناشی ئەمە تێبینیە. تێبینی دووەم لەسەر ریاڵ مەدرید و لەسەر شابی ئەلۆنسۆ. یعنی من بڕوا بکەن خەریکە سرم لێ شێوێ. یعنی من لەم ماوەیە هەنێ سری ڤیدۆی وەرزی ڕابردووی خۆمم کردوانێ وتم بابزانم چی موتووە لە بەرنامەکانە، بابزانین ئێمە بە چ شێوازێ باسمان کردووە. یعنی من کۆی گشتی هاوڕێکانم ئەوەی لە ناو ساحەیە لە بواری وەرزش. یعنی من زۆر بەڕاشکەم قسەکەم ڤیدۆیە مشتەکان هەیە. ئێمە لە کاتی زستانی شاو لە کاتی گواستنی وتومانە ڕیاڵ مەدرید کێشەی یاریزانی هەیە، ڕیاڵ مەدرید نوقسانی یاریزانی هەیە پێویستی بە نوێکردنەوەی تیپەکەی. لە مەرکاتۆی هاوی ناوتومانە، لە مەرکاتۆی زستانی شاوتومانە. کارلۆ ئەنشڵۆتی خۆی بەرپرسیارەتی ئەم تیپە لە ئەستۆک لێگەر مێرکاتۆنەکە. بەڵام بە پێچەوانەوە هەمووان ناوی ڕیاڵ مەدرید وەکو لووتکەیەن، هەمووان کەسی لێ دەرناکەم، هەمووان ئەبێ ڕیاڵ مەدرید وابێ بێوابێ 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 کەچی ئێستا یعنی سێرگم ئەو قسانەی مانگی وتم زانە من مانگی 1 و 2 3 چیم وتووە بێ من غەڵەتم کردی بێ ئێستا قسانە تازەیەکەیکەن مانگی 1 و 2 3 مە باسی ئەومان کردو. ئەم تیپەی ڕیاڵ مەدرید تیپێکی بێکواڵیتیە، تیپێکە کە کامڵ نییە، نوقسانی هەیە ئەبێ پڕ بکرێتەوە نوقسانیانە بەشکە تیپەکە کێشەکانی چارەسەر بێ بەشکە بتوانێت بە باشترین شێوە دەرکێ. کەچی سوبحان الله ئێستا قسەی مانگیەکی وێماکرێتەوانێ و وەکو شتێکی زۆر مهمیش باسەکرێ، وەکو شتێکی زۆر مهم. ڕیاڵ مەدرید تاوەکو ئێستا 2 گرێبەستی کردو و گرێبەستی سێم کارێراز لە ڕێوەوە چەند گرێبەستێکی تریژەکە. ئێمە شەرەوەمان داوا کردو بۆ ڕیاڵ مەدرید.
تومان نابێت ڕیاڵ مەدرید بەم جۆرە بەڵام بەداخەوە سەلایەمە بەو جۆرەی لێهاتووە شتەکان وایە ئەمڕۆ قسەیەک دەکەی بەیانی قسەیەکی تر دەکەی دوو بەیانی قسەیەکی تر دەکەی سێ بەیانی تر بیرت چۆتەوە لەوەی کەواوتووە بیرت چۆتەوانێ وەڵا سەیرم کردوتم بەخوای گەورە ئێمە زۆر دابڕاوین بە سێرێ بکەم وزانم ڕابردوو من چیم و تۆ غەڵەتی چیم کرد کەسەیەکەمە قسەکانی مانگیەکی ئێمەیە بەچی ئەو مانگی یە قسەیەکی ترەکە مانگی دوو قسەیەکی ترەکە مانگی 12 قسەیەکی ترەکە مانگی سێ قسەیەکی ترەکە ئێستا مانگی 6 یەتەوە سەرۆ قسەیەکی ئێمە مانگی یەک کردومانە کە ئێمە مانگی هەشت کردومانە کە من پێم وتویت زۆر دەمێکە وتومە قورسایی درێسی ڕیاڵ بەڵێ ڕیاڵ مەدرید گەورەترین یانەی گیانە بەڵێ ڕیاڵ مەدرید پڕدەستکەوتوترین یانەی گیانە بەڵێ ڕیاڵ مەدرید شانازی یانەکانە بەڵێ ڕیاڵ مەدرید خاوەنی زۆرترین دەستکەوتە خاوەنی زۆرترین گۆڵە خاوەنی یعنی هەموو مواسەفاتێک لە ڕیاڵ مەدریددا هەیە بەس نەگەوەی بڵێ وەڵا درێسەکە لە ناو ساحایشی خۆیەکە شتی وان نییە ئەم درێسە قورسایی یەکەم لە مۆرینۆ دەستی پێکرد کارلۆ ئەنشلۆتی کریستیانۆ رۆناڵدۆ تا چوونی کریستیانۆ رۆناڵدۆ لە غیابی کریستیانۆ رۆناڵدۆ 3 ساڵ من دەکەڕێت لەم بەرنامەیەوارم کرد قورسایم درێسە نەما بە گەڕانەوەی زیدانی شەو قورسایم درێسە نەما قورسایم درێسە لە کەسایەتیەکانی هاتی کە درێسەکە لەبەرەکەن لە کەسایەتیەکانی هاتی کە درێسەکە لەبەرەکەن قورسایی درێسەکە نییە ئەم قسەی زۆر غەڵەتە لە غیابی ڕۆناڵدۆ 3 ساڵ ڕیاڵ مەدرید چووە کەنعان ڕکابەریە کرد دوای 3 ساڵە هاتنی کارلۆ ئەنشلۆتی ڕیاڵ مەدرید لە ماوەی 4 ساڵە 11 ناسناوی بێت ئەم قسەیەکەم با بمێنێتەوە لاتان ڕەنگە لە کۆتایەکەیە بە خراپیش بێتەوە سەرویتر خۆ دەزانین خەڵکی ئەمە قسێک پشتی وا دەرنەچێ ئەتر بۆ هەڵەگرن جوان جوان بوو دانێن هەموو کاتێڕێن بەڵام من بە شانازی و پێشوەختەیەکەم بۆی کە لەبەر چاوە بمێنێتەوانێ و دڵنیاشم لە یەگە قسەکەشم ڕازگەڕای مالەکرێ ئەو 4 ساڵەی کە کارلۆ ئەنشلۆتی 11 نازناوی بۆ ڕیاڵ مەدرید بردەوانێ ئەبێ بە تەریخ بۆ خودی ڕیاڵ مەدرید و بۆ خودی یاندەرانی ڕیاڵ مەدریدیش کە بەبێ ئەنجامدانی مەرکاتۆی گەورە خۆشترین ساڵەکانی لە تۆپی پیان بەڕێکرد ئەوە بابێن مەرکاتۆش بن چی یاریزانی خوازراوی ئەلۆنسۆ بێت با بزانین ئەو 4 ساڵە بینینەوە لە چاوی ئەلۆنسۆ کە ڕیاڵ مەدرید 11 نازناوی تیا بەرێتەوە زانی وایە قورساییەوەیە یا قورسایەتی ئەو کەسانەیە کە تیپەکە بەڕێوە بن و درێسەکە لەبەرەکەن کە منوت هەمیشە وتومە باسی سەردەمی بینینی خۆمەکەم ئینکاری لە گەورەی ڕیاڵ مەدرید ناکەم هەموو ڕیاڵ مەدرید لە هەموو یانەکانی تر گەورەترە لە هەموو یانەکانی تر بێسترە لە هەموو یانەکانی تر ناوداترە بەڵام ئەو قسەیە با بمێنێتەوانێ و شتێکی هەڵیگرن بۆ کۆتایی دەچمە سەر پاریس سەن ژەرمان و چێلسی باسی مەرکاتۆ لەمە بە دوات دەست پێکای تر تاو لەمە دوا باسی مەرکاتۆ بە ئیسراحەتەکەین لە ڕۆژی چوارشەمەوەی ئینشاڵڵا باسی مەرکاتۆم یانەت پێویستی بەچیەوەمی دەست پێکە ئێمە پاریس سەن ژەرمانێکمانەیە لە وەرزی ئەم ساڵ لە یەکی 2025 جوانێ باشترین ناسی خۆی پێشکەش کردووە هیچ تیپێک لە پاریس سەن ژەرمان شایستەتر و بەهێزتر و ناوازەتر و ڕکابەرتر نییە و ئیستیمرارەتی نیە خود بەردەوامی نیە ئەم تیپە پاریس سەن ژەرمان ئەو تیپە بوو لە خلالی ساڵ و نیوەکە لویس ئێنریکی تیپەکەی دروست کرد و تیپێکی ڕکابەر و بێزیە ناکایەوە و طبعا گەیشت بە هەموو خەونەکانی کە لە بردنەوەی نازناوی چامپیۆنس لیگەوە دەستی پێکرد و ئێستا دەرفەتێکی گەورە لە بەردەم پاریس سەن ژەرمانەیە کە یەکەم وەشانی جامی جیهانی یانەکانیش دەستەبەر بکە و ببێتە پاڵەوانی جامی کیشوەرەکان ینی سەیریکە پاریس سەن ژەرمان 4 نازناوی لە فەڕەنسا بردووی کە حسێب نەکراوە 3 نازناوی بردووە ئەمە جامی جیهانی یانەکانی بێتە سەر ئەمە 4 نازناو سوپەری ئەوروپی بێتەوە ئەمە 5 نازناو سوپەری ئیسپانی سوپەری فەڕەنسی بێتەوە ئەمە 6 نازناو جامی کیشوەرەکانیش بێتەوە 7 نازناوی فەرمی ئەگ ناخۆیە کاتە 7 نازناوی فەرمیە باتەوە 7 نازناوی فەرمی لە ساڵێکە کە پێشتر هیچی پێگەمەی نەکردووە بۆیە پاریس سەن ژەرمان لەبەردەم نووسینەوەی مێژوویکی گەورەیە لویس ئێنریکی و تیپەکەی لە توانایاندا هەموو ڕێکارێک بەرامبەر بگرنەبەر شێوازی یاریکردنی پاریس سەن ژەرمان لای هەمووتان ڕوونە شێوازێکی دیاریکراوە 4-3-3 خۆی بە بەشداریکردن لە یاریە دەبێتە 3-3-1 کەم گۆڕینی پلانە لەلایەنی نیچۆ و گۆڕانکاری بەسەریە بە شێوازی زەربی
کە کاتێک حەکیمی سەر دەکەی مندێز دەمێنێتەوە کاتێک مندێز سەر دەکەوێت حەکیمی دەمێنێتەوە و هەندێک جار باڵا دەستێکە ژوالێکن دەیکەن بە یعنی تەنها دوو بەرگری کارەمێنێتەوە هەردوو یاریزان حەکیمی و مندێسی ژێنە ئیزافی ناوەن دەکەن هاوڕێ لەگەڵ نیڤێش ڤیتینا و هەروەها فابیان ڕۆیس کەسیانە یێرشبەریش کڤارا و دێمبڵی و جزری دوور. هێزی پاریس سەن ژەرمان لەکوێدا؟ هێزی پاریس سەن ژەرمان لە یەکەم خاڵ لە توانای جەستەیی یاریزانەکانیەتی. یاریزانەکانی تەمەنێکی لاویان هەیە و لە هەڕەمی یعنی لە لووتکی پێشکەشکردنی تواناکانیان ئەمە وای کردووە کە یاریزانەکان بەردەوام لە یاریگادا لە جوڵەدا بن. من لە یاری لێڤەرپۆڵی شەوە پێم وتومە پاریس سەن ژەرمان کاتێک گەزانی تۆپەکەی لێ قەتع بێ تۆپ دەچێتە سەری سێرەکەی نۆکەس لە دووە بەرگریەکە هەمانە و تۆپە قەتع بێ ئاوایەتەوە هەژ یاریزانی پاریس سەن ژەرمان. ئەمە پەیوەندی بەچیوە؟ پەیوەندی بەو توانە جەستەییە بەرزەوە هەیە کە ئەمە لە وشعامەکە ئاڵین لیاقەی بەدەنی پەیوەندی بەو خاڵەوەیە کە لە یاریزانەکانی پاریس سەن ژەرمانە هەن کە ئەمە تەواو ئەم تیپەی بردووەتە لیڤڵێکی تر. خاڵی دووەم لێکتێگەیشتنی تەواو یاریزانەکان. تۆ بزانە دۆناڕۆما، دیمبڵی، مارچینۆس، ڤیتینا، نیڤێش یعنی ئەگە سەریکەی لە پێگاتی سەرکی پاریس سەن ژەرمانە کڤارا و نیڤێژ لە تازەترینەکانن کە نیڤێژەوە نزیکی 8 مانگە لەوەیە. 8 مانگی چی وابێ بە ساڵێ لەوەیە نیڤێژ ما باقی تر ئەوانی تر کڤارایە 4-5 مانگە لەوێ. هەموو یاریزانەکانی تر ماوەیشی زۆرە پێکەوە یاریەکەن و ماوەی 2 ساڵیشە لەگەڵ لەوی سندیکیان واتە لێکتێگەیشتنێکی تەواو باڵی کێشاو بەسەر تیپەکەیە. هەر کاتێک ڕایەنەر داوای هەر ڕێنماییەک دەدا بار یاریزانێک یاخود هەر جوڵەیەک داوا لە یاریزانەکانەکە ڕاستەوخۆ یاریزانەکە تێگەیشتنێکی تەواوی بۆی هەیە بۆ ماوەی 2 ساڵە لەگەڵ ئەم ڕایەنەرەیە کارەکەن. ئەمە وای کردووە لێکتێگەیشتنێکی تەواو لە نێوان یانە دروست بێ و لە هەمان کاتدا یاریزانەکانیش کە لە پاڵ یەکدا یاری دەکەن بە هەمان شێوە ماوەی 2 ساڵە پێکەوە یاریەکەن ماوەی 2 ساڵە پێکەوە دابەشکردنی تۆپەکەن پێکەوە تۆپ تەوزیعکەن پێکەوە گۆڵ تۆمارەکەن پێکەوە بەرگریەکەن پێکەوەی بنەوە پێکەوە شکست دێن. ئەم لێتێگەیشتنە بۆ تیپ زۆر مهمە. بەرشەلۆنەی گواردیۆلا ئەم لێتێگەیشتنی هەبوو. میلانی کارلۆ ئەنشلۆتی ئەم لێتێگەیشتنی هەبوو لە ساڵانی ڕابردوو. ڕیال مەدرید ئەم لێتێگەیشتنی هەبوو کە چامپیۆنز لیگەکانی قۆرەخ کرد 4 بردوایەتەوە 16 و 17 و 18 بن. ئەم لێتێگەیشتنە لە نێوان یاریزانەکان هەبوو. ئێستا ئادەی پێم بڵێن ڕیال مەدرید لە مێرکاتۆی لە چامپیۆنز لیگی 2016 چەند گرێبەستی نوێی کرد؟ کێ بوون گرێبەستە نوێیەکانی؟ 2017 کێ بوو گرێبەستە نوێیەکانی؟ 2018 کێ بوو گرێبەستە نوێیەکانی؟ گواردیۆلا 2009 چامپیۆنز لیگی کە برد 2011 کە بردیەوانێت ئیسافی ڤیامان هەبووە. ڕاستە گرێبەستی تر کرا بەڵام گەورە نەبوون لە تیپەکەیە. بۆیە ئەم لێتێگەیشتنە زۆر گرنگە بۆ تیپ. ئەم بەردەوامیەی ئەم پێگاتەیە پێکەوە زۆر گرنگە بۆ تیپ. ئەمە وا دەکات ئەو ئەرکەی کە تۆ ئەتەوێت لە یاریگادا بیکەی بە ئاسانترین شێوەیەکی. پێویستت بەوە نییە تۆ دانیشی یاریزانێکی تر ڕابێنی لەگەڵ تا چۆن بێت نا تەواو تێگەیشتی تۆ هەج ڕێنمایەک لە ڕانەرەوە بۆ دێت تۆ پێی دەگەی ئەکرێ پاریس سەن ژەرمان بدۆڕێ بەڵام ئەم تیپەوە بە ئاسانی لە ڕکابەرەکان دوور ناکرێتەوە. خۆ مەرج نییە ئەم پاریس سەن ژەرمانە ئەم ساڵیش پاڵەوانی چامپیۆنز لیگ وسا نا مەرج ئەوەیە ئەندێکی تیپێکی دروست کردووە ئەم ساڵیش بێتەوە پاریس سەن ژەرمان ڕکابەری چامپیۆنز لیگە. ئەگەر نەشی بر ساڵی داهاتووش ڕکابەری چامپیۆنز لیگە ئەگەر نەشی بر ساڵی داهاتوو تریش ڕکابەری چامپیۆنز لیگە. ئەم تیپە کە دروست بووە ئەگەر پێکانی درێژخایەن ڕوو نەکاتە یاریزانەکانی ئەم تیپە لە 3 ساڵی داهاتووشا ڕکابەری سەرجەم پاڵەوانیەکانە بیبات و نەیبا. خۆ مەرجەوە نییە و کات پاریس سەن ژەرمان نازناوەکە بێتەوە نا بەڵام تیپێکی ڕکابەرە و سەرێشەیە بۆ هەموو تیپەکان. چۆن لە ماوەی ڕابردوو کە کاتی تۆ بەر بەرشەلۆنە کەوتی بەرات یامان بە تیپەکەی گواردیۆلایە کاتێ بەر ڕیال مەدریدی مۆرینۆ کەوتی یا بۆ نمونە بەر ڕیال مەدرید دەکەوتی لە سەردەمی زێڕینی کریستیانۆ ڕۆناڵدۆ. ڕیال مەدرید تیپێکە دۆڕاندن نازانێ
بایەری ڕابردوو بایەرەکەی ئۆلیڤەر کان و ئفننبێرگ وەمانەیە سامناک بوو ئەو ڕیاڵ مەدریدە باوەتی بردنەوەی یاریە بوو لە بایەر تا ئێستاش زانی خێراترین گۆڵی مێژووی چامپیۆنز لیگ ڕۆی ماکای کردوێتی لە بایەر ساڵی 2007 کە بایر مونیخ ڕیاڵ مەدرید دیشی کردە دەرەوە ڕۆی ماکای ئەو گۆڵی کردو ئاوا چۆن باسی ئەو تیپانە کراوە کە بردنەوە لێی شتێکی عەزیمە شتێکی زۆر گەورەیە بۆ پاریس سەن جەرمانیش ئەم ساڵیش و ساڵی داهاتووش و ساڵی داهاتووتریش بردنەوە لە پاریس سەن جەرمان هێندە گەورەیە ئەم قسەی واتای ئەوە نییە پاریس سەن جەرمان پاڵەوانی وەرزی داهاتووی چامپیۆنز لیگە نا من وات پێ ناڵێم بەڵام پێ دەڵێم ئەم تیپە ڕکابەری یەکەمینە خۆ مەرج نییە و تیپەی پاڵێوراو بوو نازناوە کە بێتەوە عادی کامتان مانگی 12 پاریس سەن جەرمان تاوەکو پاڵێوراوی چامپیۆنز لیگ دیاری کردبوو هەموو ئەوەی کە لەسەر تۆپی پێ قسەی کردووە ئاوا بیخەمە ناو بازنێک و یەک کەسیتیانی من بڵێم مانگی 12 تۆ براسی بردنەوەی چامپیۆنز لیگ کردووە لەلایەن پاریس سەن جەرمانەوە بەڵام ئێمە باسمان لە پرۆژەی ئینریچی کردووە و تومانە ئینریچی پرۆژەیەکی بووی ئەم تیپە بگەێنێتەن بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ و ئامانجی یەکەم ئینریچی دروستکردنی تیپێکی بێزە نەک بردنەوەی ئەو نازناوە دواتر ئەو نازناوەی بەدوایە کاتێ تۆ تیپە بێزەکە دروست کرد ئۆتۆماتیکی ئەم نازناوە بە دوای خۆی دادێنێ بۆیە من زۆر یعنی ئەمە قسەکانی منە لەسەر پاریس سەن جەرمان ئەکرێ پاریس سەن جەرمان شکست بێنێ ئەکرێ پاریس سەن جەرمان یاریە خراپ بێ بەڵام من کە کۆی گشتی ئەمێ باست لە تیپێ بۆ بکەم باس لەوە دەکەم کە هیچ ڕەشبینیەک لە پاریس سەن جەرمانان نییە ئەگەر پاریس سەن جەرمان یاریەکیش بدۆڕێنێ لە ئێستەیە تەنها و یاریەیە دۆڕێنێ بەیانی کە دەستی کردەوە بە ڕانان و هاو بەشداری یاریی کردەوە پاریس سەن جەرمانێکی بەهێز بەشداریە کاتەوە تەنها ڕەنگە پێکان چونکە بیرت نەچێ پاریس سەن جەرمان کۆمەڵێ چەکی هەیە زۆر کاریگەرن بۆ ئینریچی لەوانە مێندێش و حەکیمی هەروەها نیڤێس و ڤیتینا هەروەها عوسمان دێمبڵی ئەمە لە دیارترین ئەو ناوانن و دواتر فابیان ڕۆیس و کڤارا و یعنی بەجددی یانزە یاریزانی کاریگەریە بەڵام لە دیارترینیان یعنی پاچۆژ یەکێکە لە یاریزانەوە دۆناڕۆما هەر باسی مەکە گۆڵ پارێزەکەی یعنی بەجددی دۆناڕۆما ئەوەی ئەیکا ئەمساڵ یعنی بەجددی باوەڕ پێ نەکراوەی دۆناڕۆمایکە بۆیە یعنی ئەتوانم بڵێم دۆناڕۆما مێندێش حەکیمی نیڤێش ڤیتینا یعنی ئەم پێنجە بە تەواوەتی دیاریکەم ئەم پێنجە کۆڵکەی سەرەکی پاریس سەن جەرمانن بە دوایە دیمبڵی کە ئەڵێم بۆچی وە ئەڵێم بۆ ئەڵێم کە ئەمانە زیاتر بەشداری لایانی بەرگریش و لایانی هجومی شەکەن کە ئەڵێم یعنی خەزە دۆناڕۆما جا کە ناوی دیمبڵی لەگەڵ ئەوانە ناهێنم لەبەروی هەنێک کات دیمبڵیمان نەبووە یعنی بۆ نمونە سەرەتایان پاڵانتی دیمبڵی پێکانیژە بۆ پاریس سەن جەرمان کێشەی نەبووە باشە یا بۆ نمونە دیمبڵی ئەوە ناگەڕێتە دوا هاوکاری هاوڕێکانی بکە یعنی وەکو نیڤێژ و ڤیتینا ئەگینا پێم وتی یانزە یاریزانی باش بۆیە ئەگەر پاریس سەن جەرمان پێکانێکی گەورەی نەبێ دڵنیابن لەوەی کە ئەم تیپە ئەگەر ئەم شەویش بدۆڕێ داهاتوو باشتریارەکە سەبارەت بە چێڵسی و ئەگەری بوون بە پاڵەوان بوون من وا ناخوازم دەستکەوتێکی ئەوەنە گرنگ بێ بۆ چێڵسی کە ئەم شەو پاڵەوان بێ و هیچ لە چێڵسی داهاتوو ناگۆڕێ چێڵسی کاری خۆی لە وەرزی ئەمساڵ زۆر بە زیاوە ئەنجام داوە تیپێکمان هەبووە وەرزی ڕابردوو بەشداری تەنها بەشدار بۆ لە کۆنفرانس لیگ باشە تیپێکمانە بۆ کۆمەڵ یاریزانی بۆ هاتووە پلی شەشەمی پریمەر لیگی گرتووە هاتووە بەشداری ڕکابەرەکەی کردووە لە کاتێکدا خۆتان نەزان ڕکابەری پریمەر لیگ هەمیشە ڕکابەرێکی بێزە تیپی نوێ هاتوونەتە نێو ڕکابەرەکە ئەمساڵ نۆتنگام تیپێکی سامناک بۆ ئەمساڵ ڕاستە ئاسیمان سەر و تۆتنام دابەزی بەڵام تیپەکانی دیکە لەو پەڕی ئاستیان نابوون چێڵسی هات لە نێوانم هەموو تیپەیە بلیتێکی چامپیۆنز لیگی بۆ خۆی مسۆگەر کرد ئەمە یەکەم دەستکەوت دوو لەو کۆنفرانس لیگا مارێسکا بە جیاوازی لە پێکهاتەیە یعنی پێگاتەی خولی ئینگلیزی جیاواز پێگاتەی پریمەر لیگ جیاواز پێگاتەی کۆنفرانس لیگ جیاواز هات نازناوی ئەم پاڵاوانیتێشی لەسەر حسابی ڕیال بیت دەستەبەر کرد
ئەمە دوو. سێهەم تۆ هاتووی بەشداری جامی جیهانی یانەکانت کردو تیپێکی نە باسکراوی نە ناوت هێنداوە نەوە کوڕکابەر باسکراوی نە پێیان وتوی تۆ نازناوەکە بێتەوە نە ئەمە نە ئەوە نە ئەوە هاتووی تا یاری کۆتایی هاتووی داهاتێکی خۆ چەڵسی پێویستی بە داهات نییە داهاتێکی گەورە و بەدەستێناوە عەرزی ناوی خۆتت کردو هاتوویتە تا یاری کۆتایی. یاری کۆتایی یاری 90 خولەکە مەجای هەموو شتێکی تایە هەموو ئەگەرێک ڕوودانی هەیە هەموو ئەگەرێک ڕوودانی نییە ئەمە ئەوە نییە کە ئێمە بێم لە وڵات چەڵسی ئەگەرێکی نییە چەڵسی زمونێکی باشی لە یاریە کۆتاییەکانی چامپیۆنز لیگە هەیە هەنی سەری کە بەرامبەر بە مانسەری فێرگسۆن بە پەنارتیە دۆڕاکە خۆتان زانن خیر پەنارتی تێری نەبووە چەڵسی هەر 2008 چامپیۆنز لیگە بردەوە بەڵام 12 لە ناوە لیانزەرینا لە بایر مونیخی بردەوە 2020 گەیشتەوە یاری کۆتایی لە مانچستەر سیتی بردەوە لە مانچستەر سیتیەکەی گواردیۆلای بردەوە چەڵسی چۆتە نیایی ئیتیحادی ئەوروپی بردوێتیەوە چۆتە نیایی کۆنفرانس لیگ بردوێتیەوە ئەتوانین بڵێن چەڵسی باشترین ئەزموونی هەیە لە گەیشتن بە یاریە کۆتاییەکان ئەزموونێکی زۆر زۆر ناوازەی هەیە بەڵام لێرەدا ئێمە چیمان هەیە ئێمە ئامانجمان هەیە و ئێمە خوێندنەوەمان هەیە بۆ تیپەکان بینیتان سەرەتا چین بۆ پاریس وتم ئەم تیپە توانایەکی جەستەی زۆر باش و دواتر لێک تێگەیشتنێکی زۆر زۆر باشیانێ ئێمە توانە جەستەیەکەمان هەیە لە چەڵسی بە ئەترافی ئینگلیزی لە پێش کۆنگرە ڕۆژنامەنووسەکە وتی ئێمە و چێڵسی تیپێکی هاوشێوەین لەبەرەوەی هەردووکمان لە سەرەتاوە بۆ دروستبوونێکی نوێ هەوڵمان نایە پاش ڕوخانێک بۆ دروستبوونێکی نوێ هەوڵمان نایەوە و ئەمە وای کردووە تیپەکەمان تیپێکی لاو و ڕکابەر و بەتوانا بن لە کۆنگرە ڕۆژنامەنووسی پێش یارەکە باسی لێوە کەواتە لە ڕووی تواناکەوانێ ئەتوانین بڵین لە چێڵسی شاو توانایە هەیە کۆمەڵە یاریزانی لاون توانایەکی باشیانێ بەڵام ئێمە کێشەمان لە چییە کێشەمان لە لێک تێگەیشتنەکەیە ڕەنگە زۆرێکتان بڵێن کاکەوە خۆ پاڵمەر 2 ساڵە لەوێ یاریەکە و کاسیدۆ 2 ساڵە لەوێ یاریەکە و کۆڵویل 3 ساڵە لەوێ یاریەکە و ئەم لێ نا لێک تێگەیشتنی هەموو ڕۆغانی سەیری کە پاریس سەن ژەرمان ئێستا 2 ساڵە بە دەستەی کارژێڕی بە دەستەی هونەری بە یاریزان و بەسەر هەمووی یەک تایم لە چێڵسی ڕۆژێ بەڕێوەبەری وەرشیە گۆڕێ ڕۆژێ پزیشکە گۆڕێ ڕۆژێ ڕایەنەرە گۆڕێ ڕۆژێ پێگاتە یاریزانێکی سەرەکی ئەڕوا یاریزانێکی تر شوێنێگرێتەوە ڕۆژێ ئەم کاپنە ڕۆژێ ئەو کاپنە ڕۆژێ یاریزانێکی 40 ساڵە ماڵاوایولیەکە ئەمە واکات تۆ بەردەوامیت نییە تۆ ئیستیمراریەتت نییە ئەم نەبوونی ئیستیمراریەت واشی تێگەیشتنەکەی تۆزێ درەنگ خستووە یعنی تۆ هەر بەسیترین شت ئێمە ئێستا لە چێڵسی ئیزافێکی گەورەمانەیە کە جواپی درۆیەکە بەگەریکی زۆرم شوێرێکە بەڵێ جواپی درۆ توانێتی زۆر بەباشی ڕۆڵی خۆی بژێڕێ بەڵام لێک تێگەیشتنی لەگەڵ یاریزانەکانە بۆ دروست نەبووە ئێمە باز لە لێک تێگەیشتن نەکەین باز لەوە ناکەین کە جواپی درۆ گۆڵی کردووە گۆڵی نەکردن نه ئێمە باس لەو لێک تێگەیشتن ناکەین لە نێوان یاریزانەکانە کەواتە چێڵسی لەسەر هەمان ڕێگەی پاریس سەن ژەرمانە و چێڵسی کار بۆ واکات لە 2 ساڵی داهاتووە بێتەوە لوتکەی ڕیزمەندی پریمەر لیگ بێتەوە ڕکابەرە ڕاستەقینەکەی پریمەر لیگ ڕکابەرە بەهێزەکەی پریمەر لیگ بۆیە ئێستا چێڵسی زیاد لەوەی کە داوا لە ڕانەرەکەی کراوە داوا لە یاریزانەکان کراوە بەدەستێنەوە خۆ ئەگەر بێتۆم دەستکەوتەشی لەگەڵا بێ ئەوە کارێکی زۆر زۆر گەورەترە دەستکەوتێکی زۆر زۆر باشتر و وریەکی زۆر زۆر باشتر بۆ یاریزانەکان بەڵام لەمان کاتدا پەستانێکی گەورەتریشە بۆیە من پێم وایە چێڵسی ئەرکی خۆی زۆر و باشی کردووە ئەگەر چی زۆر گەشببینم بە چێڵسی لە یاریە کۆتاییەکانە ئەگەر چی زۆر زۆر دەتوانای چێڵسی ڕابینم و ڕاستگۆ بم لەگەڵیشتا من بۆ یاری ئەم شۆ پاریس سەن ژەرمان و چێڵسی منوەکو خۆم من هاندەری چێڵسیم زیاتر تا پاریس سەن ژەرمان بەڵام من دۆخیان دەربوون شتێکی جیاوازە ینی من ئێستا خۆمە خەڵەتێنم کە بێم بڵێم بە یاری یا پێم عەرزی یاری بۆ بکەم بڵێم ئاوا یاری کە لەگەڵ پاریس سەن ژەرمان ئەگەر مانێسکا کۆڵویل بخاتەوە ئەگەر پاڵمەر بچێتەوە ئەگەر بچێتەوە ئاواتوانی زەفەر بە پاریس سەن ژەرمان بێنێ وەڵاوە خۆڵ خەڵەتانە وڵاتی نییە لە ئێستا زەفەر بە پاریس سەن ژەرمان بێنێ ئیلا بێم تیپە تەواو شەکەت و ماندوو بێ یا ئیسابێکی باشی بێن جاتوانی زەفەری پێبینی ناتوانین لەبەری ئەم تیپە لە فۆرمەیەکی یاریکردنی زۆر زۆر بەرزان من پێت ئەڵێم ئەم شەو ئەگەر چێڵسیش
شکستی پێبێنێ ئەمە کەوتنی پاریز نییە تەنها یەک یاری دۆڕێنێ بەیانیەتەوە ڕکابی یەکەمە ڕکابی سەرجەم پاڵاوانتەکانی وەرزی داهاتوو کەوتە ڕکابەر یعنی ناپاڵەوان بوو من پێت ئەڵێم خۆم ئەمشەو من هاندەری چێلسیم حەز دەکەم لە ناخی دڵمەوە چێلسی ببێ بە پاڵەوانی جامی جیهانی یانەکان وەکو حەزی خودی خۆم کە سەیری تۆپی پێیەکەم بەڵام وەکوی بێم شیکاری و بۆ بکەم وەکوی بێم تەحلیلێکت بۆ بکەم پێت بگەێنم لەوەی کە چێلسی ئەتوانێ پاریس سەن ژەرمان ڕابگرێت و بیکەوە ببێ بە پاڵەوانی چامپیۆنز لیگ و ئابەم جۆرە پاریس سەن ژەرمان ڕاگری و تۆ دەتوانێت خۆ گۆڵکەی ئەمە شتێکی ترە ئێستا ئەوە کاکبەختیار نووسێت دەڵێت چێلسی پاڵەوانی ئەم پاڵەنتی دوای یاریەکەش دەیبینیت بەم قسەیە خۆ ئاساییە زۆر بەس بە چ منتقێک خۆ منەوە تا باسی ئەزمموی چێلسی بۆگەم کە لە یاریە کۆتاییەکانە بۆ ئەم پێگەی من ئێستا بۆ تۆ زۆر ئاسایە کاکبەختیاری بەڕێز بۆ تۆ زۆر ئاسایە قسە بکەی شتێکی زۆر ئاسایە بەس ئەم پێگەی من بەرپرسیارەتیە من ناتوانم بەو تەلەفوز و بەو جۆرەیەوە قسە بکەم ناتوانم لە ڕووی یاریکردنەوەی خۆم هەڵبخەڵەتێنم بێم بڵێم لەوەی ئەم شەو چێلسی ئاواکە لە پاریس سەن ژەرمانەوە بێتە پاڵا بەڵام لەگەڵی شاهێنێش دێم متمانەم پێێتی پێم وایە هەندەری ڕیاڵ مەدرید دەبێت خەون بۆ 4 ساڵە و بینێکە لەگەڵ کارلۆ ئەنشڵۆتی ئەمە ئەتی کوێ گرێبەستەکەی بڕۆ بیکە ئەگەر بڕۆ لە ڕووی خەرجی شەوەریگری ئەوەی تێ ئەلۆنسۆ سێ گرێبەستی تر کا بەقەی و خەرجەکانی کارلۆ ئەنشڵۆتی و 4 ساڵە گرێبەستەکە تر خۆ گرێبەستەکان چینە مووی 56 میلیۆن یۆرۆین باسمان لە گرێبەستی بەلاژ نییە ومان نەزانین گرێبەستە بەلاشەکان حسێبی بۆ ناکرێ یعنی سەم ساڵی ژانۆڵ تۆ کەس حسابی ئارنۆڵ ناکە بەس بابەستەکە لێرە چییە ئێمە باس لە شتێکین کە واقعی بێ ناتوانین لەسەر شتێ بڵین کاگیمان دەستی تۆش خۆش کاگونەر دەست خۆش ئەوە کاکازیانە لێ گەر چێلسی باتۆ دەبێتە گەورەترین شۆکی ساڵ بە تەکید کاگمەحسینە لە سڵاو براکەم بەخواک دوو یاریزانە تۆ پێدا دروستنان بەڕاستی زۆر خۆش دەبێت و چێژی لێ دەبین هەر کامیان ببینین شایەنێتی باسەکەی میسی ڕۆناڵدۆی کاگمەحسین دەستی خۆش بێ کاگمسیامان دەستی تۆش خۆش کاگونەر لێ پێدوانیە کاتیەوە بکرێ بە ڕۆدیگەر بەڕێ بکرێ ئەمە لە مانگی کەوتومانە ئەنچیلۆتی لە توانای لە ڕادە بە دەری یاریزان لە توانای یاریزانەکە دەرەکە ئیترەوە تێبگەلەوەی کە چەند یاریزانەیە چێلسی قوربانیشی دیکەیە لیڤەرپوڵ پێ و کاتی باسی گواستنەوەکەین کۆمپانی چۆن دەبینی ئەوەش باس دەکەین براکەم مشکلی ڕیاڵ دوو هێرشبەری باڵی چەپ و یەدەیەکی ڕۆدیگۆ بامان شێو نەپازە دەنە بەرگری نەکاتێ تۆپیان لایەن ناجوڵێن پەلەمەگە مامەسا داود مشکلی زیاتری ژەبینی مارێسکا بۆندی گۆڵچی بەرگری بکات قاچیان بە تۆپەوە باش بێت پاریس و سیتیە بە تێکەڵ ئێمە قسەی کاکژیارە ئەکرێت لە داهاتووە چێلسی وەکو پێم وتی چێلسیش بۆ واکە لە 2 ساڵی داهاتوە بچێتەوە لووتکە کاگیوار ڕێک باسیەوەم کرد بەخوا کۆمنتەکەشم نەبی وەڵێ سڵاو ئەمڕۆ چێلسی چی کەمترە لە پاریس بۆی نازناوەکە بەدەستبێنێت بۆچی پاریس وا بەس لە بەرەوەی ئەوروپای بەدەستێنەوە ئێخۆ چێلسیش بەدەستێنەوە نە باسی لێک تێگەیشتنەکەم بۆ کردی باسی و لێ تێگەیشتن و هەمانگیەم بۆ کردی کە لە نێوان یاریزانەکانی پاریس سەن ژەرمانە هەیە چەند ساڵێکە پێکەوە یاریەکەن تیپەکەی استیمرارەتێکی زۆریە بە پێچاوانەوە تۆ تیپێکی ڕۆژێ بەڕێوەبەری وەرشیە گۆڕی ڕۆژێ ڕانەرە گۆڕی ڕۆژ یاریزانی زافاکی ڕۆژ یاریزان لابەی ئەمانە هەمووی وا ئەکا کە تۆ ڕیتم وەرگرتنە خۆ هەمووی تۆ لە پێناو باشبوونەکەی بەڵام تۆزێ درەنگترەیە خا لە ئیشەکەی خۆت دەستی هەموو لایەکتان خۆش بێ قوڕە تاقانە چوارباخەڵێ بەرشۆنە لە گرێبەستی نیمار و بۆ گرێبەستی پەرداخچی لە جامی شا زیاتر شایستەتر نییە بۆ وەرزی داهاتوو پاریس زۆر ئارامیاری دەکەن کاکێوانەڵێ وا دەردەکەون کە باکیان بەیستی پێ نییە وەڵا کاک ڕێواز من گومانەکەم بۆ ساڵی داهاتووش هەمان گڕوتینیان هەبێ بۆ وردی نازناوەکەن بەس ئەی بەنایبەنەوە نازانم چونکە تۆ بزانە ساڵی داهاتوو لیڤەرپوڵیش ڕکابەرێکی سەرسەختەکە بایر مونیخیش ڕکابەرێکی سەرسەختەکە بەرشەلۆنەش دەیەوێت بێتە ململانەکان خواتان لەگەڵ